سڵاتان لێ بێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. ئەم کاتە هەموو کاتێکی ژیانتان باش. هیواداری لە هەر کوێیەکەن ساغ و سڵامەت بن. ئەمڕۆ هەینی 23 پوشبەڕی 1402 هەتاوی بەرابەرە لەگەڵ 14 جولای 2023 زاینی. لەگەڵ هاوڕێیانی هاوکارم لە خزمەتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بۆبوونەوەی بنەماڵی دادخوازانی سنە لە گۆڕستانی بەهەش محەممەدی، کوژرانی هاوڵاتیەکی خەڵکی کەمیاران لەلایەن هێزەکانی ڕژیم، برینجاربوونی کرێکارێک بەهۆی نەبوونی منی شوێنی کار لە ورمێ، بانکشتی 54 پارێزەری بۆکان بۆ دادسەرای گشتی ئەو شارە، تێکدانی مەزاری قاروان قادر شکری لەلایەن ڕژیمەوە لە پیرانشار، خراپی دۆخی ژیانی دانیشتوانی کورد لە خۆراسانی شۆمالی و راپۆرتێک لەسەر پەرەسەندنی هەژاری لە کوردستان و ئێران. درێژە هەواڵەکان. کۆبوونەوەی بنەماڵی دادخوازانی سنە لە گۆڕستانی بەهەش محەممەدی بەپێ هەواڵی گەیشتوو ڕۆژی پێنجشەممە 22 مانگی پوشبەر سەرەڕای گەمارۆدانی گۆڕستانی بەهەش محەممەدی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە بنەماڵی دادخوازانی سنە لەسەر مەزاری گیانبەختکردووان کۆبوونەوە. بەپێ ئەو ڤینە و گرتە ڤیدیۆیانەی بەدەستمان گەیشتووە وێڕای هەبوونی چەندین ئۆتۆمۆبیلی سەربازی ڕژیم، بنەماڵی دادخوازان و خەڵکی ئازادیخوازی سنە بەشداری بەرینیان لەو کۆبوونەوەدا کردووە. بنەماڵی گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری گۆڵکۆی ڕۆڵەکانیان گۆڵباران کرد و پەیمانیان لەگەڵ هاوسەکانیان نوێ کردەوە. کوژرانی هاوڵاتیەکی خەڵکی کامیاران لەلایەن هێزەکانی ڕژیم. ڕۆژی سێشەممە 20 پوشبەر هاوڵاتیەک بە ناوی عەلی مەولایی خەڵکی کرماشان بە چەقەی ڕاستەوخۆی هێزەکانی حکوومەت لە گوندی تەختی زەنگی سەر بە شاری کامیاران گیانی لەدەستا. بە پێزانیاریەکان عەلی مەولایی خەڵکی گوندی بیهوری سەر بە شاری کرماشان بووە و پێشتر لەسەر کێشەی خێزانی دوو کەسی کوشتووە و هەڵات بوو. ڕۆژی سێشەممە لە دەوروبەری گوندی تەختی زەنگی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە گەمارۆدرا و شەڕ ڕوویدا. شاینی باسەکە لەو تێکەڵچوونە چەکداریە دوو کەس لە هێزەکانی ڕژیمیش بریندار بوون. برینداربوونی کرێکارێک بەهۆی نەبوونی منی شوێنی کار لە ورمێ. ڕۆژی پێنجشەممە 22 مانگی پوشبەر کرێکارێکی خەڵکی ناوچەی سۆما و برادۆستی ورمێ لە کاتی کارکردن لە بینایکی نیوەکارە کەوتە خوارەوە و بە سەختی بریندار بوو. بەپێ راپۆرسەکان کرێکارێکی خەڵکی گوندی بەستەگابادی سەر بە ناوچەی سۆما و برادۆستی ورمێ بە ناوی ساڵح دەرویزدادا بەهۆی بەربوونەوە لە نهۆمی پێنجەمی بینایکی نیوەکارە بە سەختی بریندار و ڕاگوێزی نەخۆشخانەکرا. بانکشتی 54 پارێزەری بۆکان بۆ دادسەرای گشتی ئەو شارە. دادسەرای گشتی و انقلابی شاری بۆکان لە ئەبلاغیەکی فەرمیدا 54 پارێزەری ئەو شارێ بانکشت و داوای ڕوونکردنەوەی لێکردوون. ساڵی ڕابردووە و پارێزەرانە بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک پشتگیری خۆیان لە بنەماڵی ژینە ئامینی ڕاگەیاندبوو. بەپێ راپۆرسەکان دادسەرای گشتی و انقلابی بۆکان لە ئەبلاغیەکدا کە بۆ ئەو 54 پارێزەرەی ناردووە وای نیشانداوە کە گوایە ئەوان بەهۆی بڵاوکردنەوەی ڤێنە، فیلم و گەلێک بابەتی پێچەونەوانەی پاراستنی بنەما گشتیەکان بانکراون. بەپێوە ئەبلاغیە پێویستە پارێزەرانی بانکراو ڕۆژی سێشەممە 20 تا 25 پوشبەر سەردانی دادگا بکەن و لەوێ ئامادە بن. تێکدانی مەزاری کاروان قادر شکری لەلایەن ڕژیمەوە لە پیرانشار. لە ڕۆژانی ڕابردوو بە کرێگیراوێکی کۆماری ئیسلامی لە کردەوەیەکی قیزەوێنی دیکەدا مەزاری گیانبەختکردووی ڕێگەی ئازادی پیرانشار بە ناوی کاروان قادر شکریان تێکداوە. کاروان قادر شکری مێرمەنجاڵی تەمەن 16 ساڵی خەڵکی پیرانشار لە ڕەوتی شۆڕشی ژینە بە چەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم گیانی بەخت کرد. جێگای ئاماژەیەکە ڕژیمی کۆماری ئیسلامی تەنانەت لە سەنگی مەزاری گیانبەختکردووان کە بووەتە هێمای بەرخۆدان دەترسێت و تا بە ئەمڕۆ چەندین جار گۆڵکۆی قوربانیانی شۆڕشی ژینای لە شارە جۆراجۆرەکانی کوردستان تێکداوە.
خراپی جۆخی ژیانی دانیشتوانی کورد لە خۆراسانی شۆمالی. بە پێوە گرچە ڤیدۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، دانیشتوانی کورد لە پارێزگاکانی خۆراسانی شۆمالی لە دۆخێکی زۆر خراپی معیشەتی و بەهێداشتیدا دەژین و بەرپرسانی ڕژیم هیچ بایەخێکیان پێناجان. بە وتەی سەرچاوە خۆجەیەکان گوندنشینانی پارێزگای خۆراسانی شۆمالی لە ئاوی خاوێن، دەرمانگا و بێهداشت، بێبەشن و نەخۆشی سالەک لە نێوانیاندا بڵاو بۆتەوە. وشکە ساڵی، هەژاری و بێکاری کێشەکانی دیکەی دانیشتوانی و پارێزگایە و بەرپرسانی ڕژیم هیچ هەنگاوێکی کردەوەیی بۆ چارەسەرکردنی کێشەکانیان هەڵناگرن و بەردەوام بەڵێنی درۆیان پێدەن. راپۆرتێک لەسەر پەرەسەندنی هەژاری لە کوردستان و ئێران. بەپێ راپۆرتی گەیشتوو نرخی هەژاری لە هەندێک لە ئۆستانەکانی ئێران گەیشتووەتە ئاستێکی مەترسیدار. زیاتر لە 80% جەمعیەتی گوندنشین و 45% جەمعیەتی شاری لە پارێزگای سیستان و بەلوچستان لەژێر هێڵی هەژاریدا دەژین و جگە لە ڕێژەیەکی کەم زۆربەی دانیشتوانی ئەو ئۆستانە تەنیا بە یارانە دەژین. بە پێو راپۆرتە زیاتر لە 50% جەمعیەتی چابەهار، بەندەر عەباس، کرماشان و 35% جەمعیەتی مەشهەد خاشیەنشینن. نرخی هەژاری تا ڕادەیەک بەرز بووتەوەکە دەهەکی ئەوەڵی جەمعیەتی ئێران 248 ساڵ کاتیان پێویستە بۆ ئەوەی ببنە خاوەن ماڵ. بە وتەی بەرپرسانی ڕژیم لە ساڵی 1400 ڕێژەی کۆڵبەری، سوختبەری، زبڵگەری و هیتر بە 40% گەیشتووە و لە هەندێک ئۆستان ئەو ڕێژەیە سنوورەکانی 6% تێپەڕاندووە. لە ئێستادا 85% جەمعیەتی ئێران لە ئۆستانە هەژارەکانی ئێران کە جاهاتیان نیوەی جاهاتی دانیشتوانی چارانە ژیان بەسەر ئەبەن. هەروەها 40% جەمعیەتی وڵات لە ئۆستانانە دەژین کە نرخی بێکاریان لە ماوەی 10 ساڵدا زیاتر لە 15% بووە. ئەو دۆخە لە ئۆستانەکانی کوردستان، کرماشان، لۆڕستان، خوزستان و سیستان و بەلوچستان خراپترە. جاهاتی سەرانەی شارۆمەندێکی دانیشتووی تاران 5 هێندەی هەر چاکێکی دانیشتووی سیستان و بەلوچستانە و ئومێد بە ژیان لە نێو پیاوان نێوان 8 بۆ 10 ساڵ و لە نێوان ژنان 6 ساڵ کەمتر لە مامناوەندی نرخی کشوەریە. لە سێدارەزانی سێ بەندکراو لە زیندانی جیرۆفت. ڕۆژی پێنجشەممە 22 مانگی پوشبەر سێ بەندکراو لە زیندانی ناوەندی جیرۆفت لە سێدارەزران. بەپێ راپۆرتی ڕێکخراوی هاڵبەش سێ بەندکراو لە زیندانی جیرۆفت بە تۆمەتی کوشتنی بانقەست ئاعدامکراون کە ناسنەوەی دوو کەسیان بریتیە لە سامان سالاری تەمەن 33 ساڵ و مهدی شەریعەتی تەمەن 35 ساڵ. هەروەها دوو بەندکراوی دیکەش لەو زیندانە لە سێدارەزراون کە ناسنامەیان هێشتا ڕوون نەبووەتەوە، بەڵام لە ڕۆژانی ڕابردوو بەندکراوێکی بەلوچ بە ناوی ڕەشید دەهمەرزە تەمەن 50 ساڵ بە هەمان تۆمات لە سێدارەدراوە. کوژران و برینداربوونی 15 کەس بەهۆی ڕووداوێکی هاتوچۆ لە سەبزەوار. ڕۆژی پێنجشەممە 22 مانگی پوشبەر بەهۆی وەرگەڕانی ئۆتۆبوسێک لە جادەی سەبزەوار 4 کەس گیانیان لەدەستا و 11 کەسی دیکەش بە سەختی بریندار بوون. خراپی ڕێگەوبان، نزمی کوالەتی ئۆتۆمۆبیلەکانی بەرهەمی نێوخۆ، نائستانداردبوونی جادەکان و لە بەرچاو نەگرتنی ڕێنمایەکان سەرەکی ترین هۆکارەکانی چوونە سەرەوەی ڕێژەی قوربانیانی ڕووداوی هاتوچۆ لە ئێرانە. بە پێیاماری ناوەندە دەوڵەتیەکان لە ساڵی 1401دا 19,492 کەس بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە جادەکانی ئێران گیانیان لەدەستاوە کە 3000 کەسیان منداڵ بوون. دووە هەواڵ ئاوارەبوونی 3 ملیۆن کەس بەهۆی شەڕی نێوخۆیی لە سوودان. بەپێ راپۆرتی نەتەوە یەکگرتووەکان بەهۆی بەردەوامی شەڕ و ئاڵۆزیە نێوخۆیەکانی سوودان تا بە ئەمڕۆ هەزاران کەس گیانیان لەدەستاوە و نزیک بە 3 ملیۆن کەس ئاوارەی وڵاتانی دیکەی ئەفریقیا بوون. لە راپۆرتی نەتەوە یەکگرتووەکاندا
ئاماژە بە دۆخی خراپی پەنابەرانی سوودانی لا وڵاتانی دیکەی ئەفریقیای کراوە و ڕایان گەیاندووە کە وڵاتانی دیکەی ئەفریقیا خۆیان تووشی وشکە ساڵی هەژاری و شەڕی نێوخۆین و ناتوانن ئیمکانات بۆ پەنابەرانی سوودانی دابین بکەن. هەروەها ئەو یارمەتیە مرۆڤانەیەی لەلایەن ئەو ڕێکخراوەیە بۆ وڵاتانی ئەفریقای نێدراوە لەلایەن گروپە تۆنداژەوەکانەوە تاڵان کراوە و بەدەست ئاوارەکان نەگەیشتووە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکە هەر شاد و بەختەوە.